مەترسیدارترین شوێنی جیهانە. پێی دەڵێن گۆڕستانی ونبۆکان یان سێگۆشەی مەرگ. هەرچیەک باو ئاسمانیدا تێپەڕێت بێسەر و شوێن دەبێت و دیار نامێنێت. بە یەکێک لە نهێنیە نادیارەکانی سروشدا دەنرێت و چەندین ساڵە مرۆڤایەتی تووشی سەرسوورمان کردووە. ئەوی سێگۆشەی بەرمۆدایە. ئەم ناوچەیە دەکەوێتە باکووری ڕۆژاوای زەریای ئەتڵەسی نزیک کەناراوەکانی ویلایەتی فلۆریدای ئەمریکا. ڕووبەرەکەی 2 بۆ 4 ملیۆن کیلۆمەترە. ناوچەیەکی ئاویە و شوێنێکی گرنگە بۆ هاتوچۆی دەریایی و ئاسمانی. هەندێک سەرچاوەش دەڵێن دیار نییە قەبارەی ئەم ناوچەیە چەندە و کەس نازانێت بە تەواوی سنوورەکەی لەکوێ کۆتایی دێت، چونکە ڕووبەرەکەی بۆ ماوەیەکی درێژ بە جێگیری نامێنێتەوە و بە پێی کەش و هەوا و وەرزەکانی ساڵ سنوورەکانی سێگۆشەی بەرمۆدا فراوان یان بچووک دەبنەوە. بە پێی سەرچاوەکان ئەم ناوچەیە کایەیەکی موگناتیزی هەیە کە تەشویش لەسەر ڕادار و قیبلە نما و ئامێرەکانی ناوفڕۆکە و کەشتیە دەریایەکان دروست دەکات، کەوا دەکات لە ڕێڕەوەکانی خۆیان دوور بکەونەوە و دووچاری ڕووداوی جۆرا و جۆر ببنەوە. بەو پێی زۆر جار ناوچەکە ڕوبەڕووی زریانی بەهێز دەبێتەوە. خاکی ژێراوەکەش ڕوودانی بوومەلەرزە تێیدا زۆرە و کاتێک کەشتیەک بەم هۆیەوە نوقم دەبێت دۆزینەوەی کارێکی سەخت دەبێت. بە پێی توێژینەوەیەکی زانکۆی کۆلۆرادۆی ئەمریکا هاورەکانی سەرم ناوچەیە چەند وێنەیەکی شەشپاڵووی نائاساییان تێدا دەردەکەوێت. ئەوەش بە هۆکاری تەقینەوەی هەوای ئەم ناوچەیەی دەزانن. پێکاتەی هەورەکانی سێگۆشەی بەرمۆدا هێزێکی هەوایی بەهێزیە و تۆ دروست دەکەن کە خێرایەکەی 170 میلە لە کاتژمێرێکدا. ئەو هێزە هەوایانەش زنجیرەیەک شەپۆ دروست دەکەن، بەوەش زریانی دەریایی بەهێز دروست دەبێت کە هیچ کەشتی فڕۆکەیەک بەرگەی ناگرێت و ون دەبێت. سێگۆشەی بەرمۆدا لەگەڵ دروستبوونی گۆی زەوی بوونی هەیە، بەڵام لە 200 ساڵی ڕابردوودا نزیکەی 70 ڕووداوی ون بوون لەم ناوچەیە تۆمار کراون کە 50 ڕووداویان دیارنەمان و تێکشکاندنی فڕۆکە بووە و ئەوانی دیکەش دیارنەمان و تێکشکاندنی کەشتی دەریاییە. گرنگترینە ڕووداوانەی لەم ناوچەیە ڕوویان داوە. یەکەم لە 1970 کەشتی زەبەلاحی USS بە 309 سەرنشینەوە لە ئاوەکانی ناوچەی سێگۆشەی بەرمۆدا دیار نەما و بێسەر و شوێن بوو. دووەم لە ساڵی 1925دا کەشتی SS بە 32 سەرنشینەوە دیار نەما. هەندێک سەرچاوە دەڵێن کاپتنی کەشتێکە پەیامێکی ڕادیۆیی نردووە وتوێتی ئاوی ناوچەکە ئاستەنگی زۆری بۆ هاتوچۆکردن دروست کردووە. دوای پەیامەکەشی بێسەر و شوێن بووە. سێەم لە زستانی 1830دا کەشتی پاتریۆت لە ویلایەتی کارۆلینای باشوورەوە بەرەو نیویۆرک ڕۆیشتووە و یەکێک لە سەرنشینەکانی کچی جێگری سەرۆکی ئەمریکا بووە، بەڵام کەشتەکە بێسەر و شوێن بوو چونکە ڕێڕەوی گەشتەکە بەرەو سێگۆشەی بەرمۆدا بووە. چوارەم لە ساڵی 1945دا 5 بۆمب هاوێژی دەریایی ئەمریکی دیار نەمان. دواتر 3 فڕۆکە بۆ ئەو ناوچەیە نێردران تا ئاشکرایان بکات، بەڵام ئەوانیش دیار نەمان. پێنجەم لە ساڵی 1948دا فڕۆکەیەکی جۆری DS3 لە گەشتێکدا لە شاری سانخۆنی ئەرجەنتینەوە بۆ شاری میامی ئەمریکا بە 31 سەرنشینەوە بێسەر و شوێن بوو. شەشەم ئەم سێگۆشەیە لە ساڵی 1954دا دۆزراوەتەوە کاتێک لە فڕۆکەخانەیەکی ئەمریکا 5 فڕۆکە بە ئاسمانی ئەو شوێنەدا فڕین، بەڵام دواتر دیار نەمان. هەر بۆیە لەو کاتەوە بەو ناوەوە ناسرا. لایەنێکی سەرنجڕاکێشی ئەم ناوچەیە ئەوەیە
باشترین شوێنە بۆ دانانی هێلکەی مار. بۆیە چەندین جۆری مار لە ئەوروپا و ئەمریکاوە کۆچ دەکەن تا بگەنە ئاوەکانی نزیکەم ناوچەیە و هێلکەکانیان دابنێ. هەموو ئەم زانیاری و ڕوودا و چیرۆکانە وای کرد جیهان بتۆقێنێت و بە شوێنی مەرگ بناسرێت و ببێتە بابەتی گەرمی چەندین فیلمی سینەمایی و دۆکۆمنتاری و چیرۆک و ڕۆمان. بۆیە تۆی هاوڵاتی هەرگیز نەکەی سەردانی ئەم شوێنە بکەیت یان پێیدا تێپەڕیت.